سپاس و دەستخۆشیمان بۆ دەزگای ڕوانگە هەیە نمونەیان زۆر بێ چاوەڕێی هەوڵ و هیمەتیانی بۆی کاری چاپتنەوە بکەن. من لێرە سپاسی دەزگای ڕوانگە ئەەکەم کە ئەو بینایەکی شەش بۆنی بۆ دروستکردنی کە بودجەکەی $160,000 بووە چکە بەڕاستیەوە شاوکاریەکە بە تایبەتی لەم گەڕەکە بتوانین جێگەی ژمارەیەک لەو خوێندکارانە بێتەوە بتوان لە بینایەکی جوان و شایستا دەوام بکەن. ئەوەی کە گرنگە لێرە ئەمڕۆ باسیکەین دەستخۆشیە لە دەزگای ڕوانگەی زۆر بەڕێز بە تایبەتی موسیقی سلێمانی کاک ئامانج بە شخصی خۆی چەندین جار پەیوەندیمان کردووە باسی کێشە و کەموکورتیەکانی ئەو شارەمان کردووە هەم لە ڕووی بینا هەم لە ڕووی تەربەوی هەم لە ڕووی مەسەلەنەوە باسمان کرد کۆمەڵایەتیەکەی هەم لە ڕووی کۆمەڵی کێشە و گرفتی ڕۆژانیکە بۆیە جارێکی کە دەستخۆشیان یەکەی هەم بە ناوی ئێوە هەم بە ناوی دانیشتوانی قەزای سەیدسادق. من هەرەوەندە حەزەکەم ئەوەتان پێ بڵێم کە دەزگای ڕوانگە هەمیشە بە هاوکاری یەکە ئیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەتی بوارە جیاجیەکاندا بۆ لە کوردستاندا ئامانجە سەرەکیەکەی خزمەتکردنی کەسانی کەم دەرامەت و لێکۆڵاوانە بۆ وابزانم ئەم پرۆژەی ڕۆمان نمونەیەکی زیندووە بۆ ئەوە کە لە گەڕەکێکدا کە گەڕەکی شەهیدانی پێدەن